قۆناغی چوارەمی بەشی بایۆلۆجی فاکەڵتی زانستی زانکۆی سۆران ئەمێ قوتابیان لە سەرپەرشتی و دکتۆر هەوا لەگەڵ مامۆستا وەزیرە و مامۆستا فەروینەوە هەستان بە ئەنجامدانی فیستیڤاڵێک بەشێک لە فیستیڤاڵەکەمان ئەوەیە کەمە لە تاقیگەی خۆماندا هەستان بەوەی بەرهەمی شیرەمەنی دروست بکەین وەکو پەنیر پەنیری خۆماڵی پەنیری کوردی چەندین جۆری پەنیر وەکو پەنیری بە فستەق و جویس و ئەوانە و هەروەها لە پاڵ ئەوەشدا هەرێک لە ئێمە قوتابیان بە گروپ هەستا بە ئەنجامدانی ئەوەی کە چەند جۆری خواردن دروست بکاتن نمونە خواردنی ئێمە بریتە لە خواردنی تەندروست خەڵکی ئێستا زۆر مەشغوڵە و بەناباتە بەر ئەوەی خواردنی خێرا بخواتن ئەمەش هەستان بەوەی کە خواردنێکی خێرا ئامادە بکەین بەڵام بە شێوەیەکی تەندروست نمونە ئەو خواردن پێ گوترێنەی چرفرایز واتە خواردنێکە لە سروشتەوە هاتووە ئەو خواردنیان ئەگەر تەماشا بکەی ناتەندروست دیارە ئەها کە لە زۆربەی شوێنەکان ئەچی ئەخۆی ئەویان ناتەندروست و سۆر ئەکرێتەوە بەس ئەمە چمان کرد جێزەر پەتاتا کدو بانجان ئەوانەمان بە جوانی شتۆ لە ڕەندەماندا ئامادەمان کرد بە بەکارهێنانی کەمێک زەیتی زەیتون بەبێ ئەوەی لە ڕوون سۆری بکەینەوە لە فوڕنی ئامادەمان کرد ئەوەیەکی کە لە خواردن جەنک فودا هێڵتیەکانەوە ئەوە شتێکێکە لە شیرینیەکانەوە خەڵکی ئێستا زۆر ئەناڵێنیتن بەوەی شەکرەی بەرز ئەبیتۆ خواردنێکی ئەخوات چەوری زۆربی شەکرەی زۆربی کالۆری زۆر بێتن بەس ئەمە شیرینیەکمان ئامادە کردیا کە بە داڕک چۆکۆڵیت و خورما و جویس بیتن بەبێ ئەوەی زیانی هەبیت لەسەر شەکری تەندروستی مرۆڤەوە مەبەستیمە لە دروستکردنی ئەو پەنیرانە ئەوەیە کە ناونیشانی فیستیڤاڵەکەشمان ئەوەیە لە تاقیگەوە بەرەو بازاڕیکردن واتە ئێمەی قوتابیان لە تاقیگەی زانکۆی خۆمانەوە هەستان بە دروستکردنی ئەو پەنیرانە زۆر بە شێوازەکی خاوێن کە تاقیگەکەمان خاوێن کردەوە شیرەکی پاک و خاوێن هەموو قوتابیان بەوەی خۆیان پۆشتە کرد و هیچ زیانێکی پیسی نەبیتنە سەر خواردنەکەی ئەو پەنیری جۆرا و جۆرمان دروست کرد پەنیری کوردیە پەنیر بەڕەشکەیە بە جویزە بە فستەقە و بە شکلی جۆرا و جۆری شو ڕازانیتمانەوە بله زانکو بەڵێ بەخێراتنی کەناڵە بە ڕێزەکەتانەکەم زۆر بەخێر بێن سەرچاوان ئەمە ئەو ڕۆوەکو قوتابیانی بەشی بایۆلۆژی قۆناغی چوارەم هەڵسانێ بە ئامادەکردنی ئەو پیشەنگایە ئەو فیستیڤاڵە کە لێرە پێشانی هەموو خەڵکی دەیتوانین ئەو خواردنانەی کە ئەمە ئەخۆین تەندروستتر بیان ئامادەیان بکەین و بیان خۆین ئەمە لێرە هەڵسانێ بە ئامادەکردنی دوو جۆر خواردن ئەو خواردنانێکەوە بۆ ئەو کەسانە باشەکە پەستانی خوێنیان هەیە و ئەو خواردنانەش لەو کەسانێکەوە لەش جوانی ئەەکەن ئەیانەوێ لەشیان جوان بی لێرە هەڵسانێ بە ئامادەکردنی برنجی کوردی بە شێوازێکی تەندروست بە زەیتی زەیتون لەبەرەوەی زەیتی زەیتون ڕۆنەشی تەندروستە هەروەها هەڵسانێ بە ئامادەکردنی بڕۆکۆلی کە سەوزەیەکی زۆر پڕاوپڕە لە ڤیتامین و ئەنتیۆکسیدانتەکان کە پێویستن بۆ جەستە و هەڵسانێ بە ئامادەکردنی سنگی مریشک وەکو سەرچاوی پرۆتین ئەوە پێکەوە کۆڵێکشنێک دروست دەکاتن کەەوە ئەوانەی کەەوە ئەیانوێ لەشیان جوان بی خواردنی تەندروست بخۆن ئەوە بەکاربێن کە هەمووشی تەنیا بە زەیتی زەیتون ئامادەکراوە لێرە هەڵسانینۆکو خواردنی کوردەواری بە برنجی کوردی برنج بەکاردیمان ئامادە کردووە هەروەها سوپەکمان ئامادە کردێ کە لەو کەسانە باشەکە پەستانی خوێنیان هەیە واتە پڕاپڕە لە سەوزە و بۆ نمونە ئەو سەوزانە گێزەرە پەتاتەیە هەروەها کەرەوزە و سنگی مریشک وەکو سەرچاوی پرۆتین تەبان ئەویش بە زەیتی زەیتون ئامادەکراوە لەبەر ئەو کەسانی کەوا نەخۆشن ئێمە وە گروپی خۆمان ئەمڕۆ لە فیستیڤالە بە فود پریزێرڤیشن بەشدار بووین چۆنیەتی هەڵگرتنی خۆراک بۆ ماوەیەکی زۆر ڕێگای ترادیشناڵمان هەیە ڕێگای کللتوریمان هەیە کە لە کۆنەوە بەکار هاتوون لۆ پاراستنی خۆراک کە لایەنێکی عەلمی زۆر باشیان هەیە وەک بۆ نمونە دروستکردنی مەڕەبا کە ئێمە هەنجیر و بەرهەمانە لەناو ڕێژەیەکی زۆری شەکر هەڵدەگرن ئەو شەکرەوە ئاکا ڕێگر بێ لە گەشەکردنی مایکرۆۆرگانیزم یاخود دروستکردنی تورشی کە ئێمە خەلی تێەکەین ئەو ترشێواکە مایکرۆۆرگانیزم لە ناوی گەشەنەکە وهروە پاراستن بە سەرما ئەوەش ڕێگەیەکە لە هەر ڕێگە باشەکان واکە کە گەشەی مایکرۆۆرگانیزمەکان کەم بێ خۆراکەکە تێک نەچێت ئەوەی جیاوازە ئێمە زیاتر
لە ڕووی علمیەوە فیستیڤالەکەمان کردوێتەوە ئەوە هەروە شتی خۆمان بەرهەمێناوە لە تاقیگەکانی خۆمان شتی خۆماڵیمان بەرهەمێناوە وەکو پەنیر و جۆرەکانی پەنیر و هەروە ماست و هەروە ئەو خواردنانەمان عرض کردووە ئەو خواردنانەمان پێشانداوە کە لە ڕووی تەندروستیەوە باشن. Gelmedi.